هەر لە یادی ڕۆژی گیانی شانۆیە چەند شیرینی خوورایەوە بۆ ئەوەی کە ئەم یادە پیرۆز و شیرینترکەن. جارێکتە سڵاوتان لێبێت لە دوای باش ناوبڕەکەەوە. کاروانجانەوە ئێستا منەی بینم قەیرانی هۆشیاریە. تۆ تێبینی بکە جاران ئەو گروپانەشی کە گەنج بوو سەرەتای دەستپێکردنیان بوو تۆ هەر خۆت بنەرەوە بەرچاوی خۆت ئێوە کە ئیشتانەکە لە کۆڕی شانۆی بە پێشتریش ئیشەکانی تری خۆت وەکو گروپ کە کردوتە و هەموو ئەو گەنجانی کە لەو سەرەتایانەی نەوەتەکانان دەرکەوتن بە هۆشیاریەکی تۆکمەوە هاتنە ناو ئەم نێوەندە شانۆیەوە. هۆشیاری هەموو لایەنەکان ئەگرێتەوە هەستێکی جوانکاری و هەستکردن بە جوانی خۆی. بەڵام کێشەی ئێستا ئەوەیە تۆ ئەیبینی دەرگا کراوەیە بەڕێوەبەراتی شانۆ هەیە خەرجی هەیە بۆ نمای شانۆیەکان ئەکتەرەکانیش لە بەرامبەر پاداش وەرەگرن بەڵام ناتوانن ئەو چالاکیە هوەریە بگەنە و ئاستەی کە لە ڕابردوو خۆیان هەبوو. بۆچی ئەو خۆشەویستیە نەماوە لە ڕاستیە. دانا ڕاستەکەمە تۆزە لەم پێش من هەر لەبەر خۆمەوە ئەو دیێڕێی نالیمەوەتەوە کام و حیف بۆ و دەما و عسرەکە مەدانی جریت بازی لە دەوریکانی ئاسکان بوو. ئەی ژاوود ئۆتۆ لێرەنیت بۆیە وا قساکە وتم ناب تەماشا بکە ئەو کۆڕ و کۆبوونەوانەی جاران ئەو یەکتر خۆشویستنەی جاران لێکتر تووڕابووین لێکتر عاجزە بووین بەڵام لە دوای کاچوینەوە ناو هۆڵەکانی شانۆ هەمومانە بووینەوە بە دۆست هەمومان لەسەر ئاستی پێشخستنی شانۆیە قسەمانە کرد بەبێ شیعارات و باق و بریقیەوەی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و ئەبێ پاڵی پەیوەنێن و ئەمە کێشەکەی بۆ ئێمە دروست کردووە. قەیرانێکی گەورەی هۆشیاری و ڕۆشنبیریە ئێمە تیاژین بەڵام بەڕووکەش داپۆشراوە بەس بۆی کە ئەو پلانانە سەر بگرێ کە خەڵکانێک لە دەرەوەی نێوەندە هوەریەکە ئەیانێ بۆ هوەر و ڕۆشنبیری ئەم شاری داڕێژ و ئەو ئیدعایەشی کە بکرێ سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە خۆی بە فیترە پایتەختی ڕۆشنبیری ینی زەمینە سازی بۆ نەکراوە لە ڕووی هۆڵەوە لە ڕووی ئەوەی کە بۆ نمونە جۆنابێ ئێستا لەسەر شانۆکە پێشنیارێکی زۆر جوانە کردوتێ با لەمە دوای بەسە شانۆکار بەوە بژی کە بتوانێت لەسەر شانۆ بژینە چێ ئیشێکی تر بکە و ئەمە بکە ئەوە بکە و دەرەنەکانی شانۆی کوردی بەم شێوەیەن زۆربەی زۆریان کاری دۆمیانە شانۆ و لە دوای ئیشکردنێکی ویلایەتبوونێکی زۆریان بۆ پرۆ بەڵێ بەتای جا من تەسەوڕەکەم سەبەبێکی تریش کە ئەگەر ئەو برادرانەی لەو مسلسلە دۆبلاژکراوانەیە کە کارەکەن لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆیان لەوانەیە ئەوەش تەسیرێکی هەبێ کە ئەو هەموو ئەکتەرە باشە کە بە فترەیەکی زەمانی کەم کارێکی دۆبلاژەکەن و ئینکەمێکیان دەسەکەوێت. نەخێر شانۆ زۆر جیاوازەلەوە تەنیاوەی کە ئیکەم ئەوە تەنیا حەزێک بوو سەرەتا دواتریش بردەوردا وایلی هەڵبوو بە پیشە ئەمە وەکو پیشەیەکی مەعیشی سەیریەکەی سەری کاری دۆبلاژەکانتەکە یان وەکو کارێکی هوەری سەرەتا نەخێ سەرەتا وەکو کارێکی هوەری زۆر جار زۆر شانازیم وەکو کارێکی شانۆیی بە دراما دۆبلاژکراوەکانە کرد بەڵام دواتر ئەوە شێوێنرا خۆی کێشەکەلەوەی تا ئێستا شانۆ نەبوو بە میهنە لێرە ئەو کاتی کە بوو بە میهنە هوەر بەعام بوو بە میهنە ئەبێ تۆ بژێنێ بێژ جانە دابیکە بەڵام ئێمە ناچارین لە تەنیش هوەرەوە 50 ئیشی تر بکەین هوەر نەک ناماژێنێ ئەسڵەن هیچ شتێک لە ژیانی ئێمە ناگۆڕێ لە ڕۆمادەکەیەوە مجرد حەزێکی خۆمانە ئەگەر هەنێ جارە لەم چاو قایمی خۆمان نەبێ ئەگەر ئازایەتی خۆمان نەبێ ئەگەر تموحی زۆری خۆمان نەبێ خەوێک نەبێ هەر لە ناومان ناژی لێمان نابێتەوە زۆر دەبێ وازمە لە هوەر هێنابوو نەگەمە هەموو ئەو هوەرمەدانی ترکە لەسەر گیرفانی خۆیان لەسەر جوهد و هیلاگونی خۆیان تەنها هەمیان ئەوەی ئیشێکی باشتر پێشکەشکەن بەبێ ئەوەی فەن ڕۆژێ لە ڕۆژان هوەرمەندی ژیان بێ وەک هەر یەکێ لە وڵاتانی کە هوەر بەمانای کەلیمەتیایە مهنەیە پیشەیەکە کە خەڵک خەریجەتی لە ئێمە لە تەسەوڕەکەم تا ئەم لەحزەیەش لە خولیا و لە حەز دەرنەچووە. ئێمە کەناڵی NRT بەردەوام ئەم دروشمەمان هەیە لەژێر دروشمی هاوسەنگی بوێری ڕازگۆیی وەم بەرنامەی کە بەندە پێشکەشیەکە پێم خۆشە ڕاستەخۆ و گری کە هەتان بوو لە ڕووی ڕکلامکردن لە ڕاگەاندەکانەوە یەکێک لە ڕاگەاندەکان کەناڵی NRT بوو بیخەنە ڕوو. زۆر سوپاس هەڵبەتە من خۆشحاڵ نیم بۆی کە گلەی لە هیچ دەستگایەکی ڕاگەاندنکەم بەڵام جێی خۆیەتی کە ئەو دەستگایانەی ڕکلامە هوەریەکان لە سەردەمێکا کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە بڵاو ناکاتەوە زۆر گرنگە باسی بکەی هەڵبەتە ئێمە وەکو بەڕێوەبەرێتی هوەری شانۆ و دواییش سەرجەم بەڕێوەبەرێتیەکان من دڵنیام لەوەی کە دوایی من بەتەما بووم لەگەڵ سندیکای هونەرمەندانیش قسە بکەین ئەگەر تەلەڤیزیۆنێک ڕکلامەکانی بەڕێوەبەرێتیەکان بۆ کارە هونەرەکان بڵاو نەکاتەوە ئێمەش لە بەرامبەریا بەڕاستی تەختێکردن ڕابگرین ئەمەش کارێکی خراپە ئێمە زەرەرین لە تەلەڤیزیۆنێک زەرەرین لە شارەکەمان بەڵام
ڕاستەوخۆ بۆیە من حەزەکەم ئەمە بە تەلەڤیزیۆنی NRT وتووە تەلەڤیزیۆنی NRT لای هەمومان یعنی من زۆرینەی ئەو کاتانەی کە داتایە کۆکرێتەوە لەسەرەوەی سەیری چ تەلەڤیزیۆنێک یان بەرنامەکانی تەلەڤیزیۆنێکی لا باشە من یەکێک لەوانەی تەلەڤیزیۆنی NRT بە یەکێک لە تەلەڤیزیۆنە باشەکان مەزەنە کردووە لەگەڵ ئەوەشا تەلەڤیزیۆنێکە بینەرێکی باشی بۆ خۆی لە مودەیەکی زۆر کەماکۆ کردوێتەوە بەڵام گلەیەکی زۆر گەورەوەیە کە ڕیکلامی هونەری کە 50 چرکەیە لەو تەلەڤیزیۆنە من لە ڕێی ئەوانەی دەستەی ئیدارەی و تەلەڤیزیۆنە ئەبن بەڕێوە بە کتابی ڕسمیش ئەو ڕیکلامانەش بۆ ئێمە بەڕاستی کە شانۆ بێپارەیە شانۆ ئێمە خواخوامانە هێشتا بینەرێک بێت بۆ کارە شانۆیەکانمان ئێمە ناتوانین ئەو پارەیە بین لە هیچ لە سیستمی وەزارەتی ڕۆشنبیری شانیە کە پارەیەک بین بە ڕاگەیاندن بۆ ئەو 50 یاخود 55 چرکەیە کە لە تەلەڤیزیۆنەکان بڵاوکرێتەوە هیوادارم تەمەن ناکەم تەلەڤیزیۆنی NRT توانێت ڕیکلامی سەرجەم کارە شانۆیەکان بڵاوکاتەوە چکە و NRT دووشی دروست کردووە تەنانەت لە سەردەمی NRT یەکە ئەوان بە منیانوت ئێمە لە تەلەڤیزیۆنی دووەممان لە کەناڵێکی تری هونەریمان هەموو ڕیکلامەکانتان بڵاوکەنەوە بەڵام بەداخەوە دووبارەکە من بە کتابی ڕسمی بەڕێوەبەرەتی هونەری شانۆی سلێمانی ڕیکلامەکانە نێرم بۆ NRT تەنانەت چەند کارمەندێک لەوێ کارەکەن کە مۆزەفن لە بەڕێوەبەرەتی هونەری شانۆ ئەوانیش محاولێکی زۆریان کرد بەڵام بەداخەوە هیچ ڕیکلامێکی کاری شانۆی لێرە دانابەزێت سەیرم لێ جاران خۆ دەزانی بە چ وەزعێک و بە چ دەرامەتێکەوە شانۆ ئەکرا بەڵام ئێستا بەداخەوە حزوری نیێشانەوە زۆر بەداخەوە من بەتەمای کاری تازەی بۆ شانۆ وڵا بەتەمام بەڕاستی من زۆر دڵم بە تیپی پێشەوە سووتەیە ئەو تیپی کە جاران منبەری هونەری شانۆ بوو لەبەرەوە بڕیارماوە لەگە برادەران قسەمان کردو ئینشەڵڵا جێگەی شێوار زیینوەکەینەوە هەریج نەبێت بۆ ئەو ناوی کاکەمال و ناوی تیپی پێشڕە و ئەو ناوەون نەبێتەوە ئەمڕۆ دنیایشی تازەیە و ئەمڕۆ سەردەمێکی ترە و دنیای تیڤی و دنیای ئینتەرنێت و دنیای سینەما و دنیای درامە بینەری ڕاژی شاو بۆ لای خۆیان ئەوەی لێ هاتۆ شانۆ و کاری شانۆ و هۆڵەکان چۆڵ ببێت و هەروەها قەیران لەلایەن هونەرمەندان خۆیانەوە کە ناتوانن ئەو جەماوەری کۆن کە بۆ شانۆ هەبووە ئێستا دووبارەی بکەنەوە بێنەوە ناو هۆڵەکان و نەبوونی کۆمەڵێ شانۆی ئەکتیڤ بۆ لە بوارەکانەکە کار بکرێت ئێستا ونا ئەبینین ئەو عشقی جاران نییە ئەو ڕۆحی جاران نییە وهروەها لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە دەستگای ڕۆشنبیری و سندیکاکان وەڕێکخراوەکان خزمەتی هونەرمەند ناکەن کە بتوانن ئەو عشقەون نەکەن چونکە هونەرمەند بە تەنیا ناتوانێت هەموو شتەکان کە ئەگەر زەمینەیەک و هاریکاریەک و تەعاونێکی ڕۆحی نەبێت ئەو ئەمڕۆژ کە 23 ڕۆژی شانۆی جیهانی بوو کۆتایی هات بە یادی ڕۆژی شانۆی جیهانی ئێمەش دەرای کۆتایی بە بەرنامەکەمانێنین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتر بینینەوە ئەمڕۆ 27 ئەو ڕۆژەیە کە پێوترێت ڕۆژی شانۆی جیهانی یاخود پێوترێ ڕۆژی جیهانی شانۆ ڕۆژی جیهانی شانۆی دام پیرۆز بێت.